ئێرە بەردەم قەڵای شاری هەولێرە چۆن بزانین کەم شارە شارێکی کۆنە و شارێکی دەرینە نەک لە کوردستانە بەڵکو لە هەموو دنیاە ئازە گوتم جیاازێکردن گەڵە خۆشە ئەوەل باجی دەرێ وارە لە دەستێک کام لە قەراجی لە ناوچی قڕەشبار و عاجی لەو بەی بوونە زاڵم با بەرام تاکرد وەڵی بە سەردەمەکەی و بە مێژوەکەی و کە تاریخکی دەخوێنیەوە بە شێوە بڵێ بە شێوە کە قەڵای هەولێر دەبینی هەر وەکو خۆی کۆن ماوەتەوە ئیدی مناری چۆلی دەبینی زۆر شوێنەواری دیکەیە کە دەبینی ئەو شتانە پێوە دیارە کە ئەو شتە شارێکی زۆر دێرینە شارێکی زۆر کۆنا لە مێژووی هەموو جیهاندا هەولێر قەدیمترین شارە لەسەر کولەی ئەرزی لەگە شارە ژنایی نازەم لە بەریتانیە ئەو قەراتەش قەدیمترین جێیە چەندەها قەوم هاتیە لە ناوی ژیایە پشتی مەغۆلیان ئالەسا دروستکرایە ئێستا لەسەر ئەو ئاسار قەدیمەی ئەو هەنۆژنی بکەنەوە جوان دەردێ و بیڕازێنەوە ئەومان دێ طبعاً ئێستا محلەی عربان هەیە خێسان جوولەکەی لێبوو ئێستا پێرە منتەقەی محلەی عربان ئەوە جوولەکە و ئیسلام تێرە پێکەوە بوون قەرات هەبوو ئەو قەراتە هەمووی قەدیمەکان بە دوایە تورکمان هات پێشتر جوولەکەی تێدا و دوای تورکمان لەگەریان بوون دوای سەبەر هاتە خوارێ ماریان دانا خانەکانی کەس ماری دا و داغەیە کەس سینەمە سلعادین کە پشت بە حافزەی هەموو دابەزی سەبەر دوایە تەتەوریان کرد چوونە هەوراستر ئەوجا هەولێر بەخۆی پێش محافزەی قەدیم ئاتارەکە مایە قەدیم ئەوە یەک پشتی وی محلەی حی عربانە محلەی عربان پشتی وی تعزیر پێ دەرێن ئەو لایەتر ئێرەش پێرێن منتەقەی خانەقا ئێستا ئەوە ئێرە هەموو مار بوو بەرامبەرمان ئارە بەس بۆ دوکان ئێستا ئێستا بوو دە دوکان خراجە پشتەوی مارە یعنی خانی مارەکە ماینە هەندێک بازەکە مایە دەسوڕایە ئەو منتەقەیەکە دەسوڕایەتیانەکە ئەمامی علاقی بازین خانەکە لێرە و لە ساری شێست بازیخانەکە لێکوانە و پیانەکۆ منتەقەی حەمامی علیاقی علاقە مەشهور بوو لە هەولێری ئەو کەسێک بەهات وایە ئەو لەو حەمامی علیاقی سبێنانی پیاوە مەسەڵەن فەرقا بوو سبێنان و هێواران پیاوە نوێژدان بوو والله پێشان کەونەکان وەچی دەهاتن زەمەدانیان لەسەر بوو یان هەندێک دیژداشیان یان نازان سوبحان الله ئەنواع ئەشکال زەنگولیان بەسەری خۆیان وەدەکرد بەس ئەو نە زەنگوڵە مایە نەکڵاو سەکەن مایە ئێستا هەموو تە سەترە و پەنترون و يعني بەڕاستی يعني وازیان لە شەروالینە شتێکی يعني بەڕاستی خراپە دەبی ملەتی کورد هەموو شەروال و هەنگوەچی منەوەڵە يعني شتێکی جوانی سپۆرت بی نابی ئەمە ئەوەی لە فکرکەین يعني ئەسلی خۆمان لە فکرکەن ئێمە کوردین بەخۆم ئەسلی قەڵاتیمە ئەو قەڵاتەیە من عوزێری مەموچیرە با و با پیرشمە قەڵاتێمە خۆی دروستکردی قەدیمە وەڵای شاری هەولێر شارەکە هەر بەخۆی لە خۆیدا دیارە لەبەرەوەی تەماشای قەڵای هەولێر دەکەی تەماشای منارە دەکەی تەماشای شوێنە دەکەی شوێنە دیرینەکان دیارە کە لە کۆنەوە خەڵکی تیاژیاوە بەڕاستی قەڵایەکێکە لە شوێنە جوانەکانی ئەتوانین بڵێن شاری هەولێر لەوە ئێمە ئەگەر بێت و سەری قەڵا بکەین ینی بوونێتێکی وایە یان توانین بڵێن بوونێتێکەیە کە ئەمە چیانی گەلێکە ئەوش کە گەلی کووردە بەڵام هەستەکەین ئێستا لە هەنێ ڕۆ کە ئەبینین کە تازەگەری تیاکەن یاخۆی بڵێن تەعمیرێکەنەوە ئەم تەعمیرانە وا لە کات کە جوانی ئەم شوێنەوارە نەیەڵێ بەڕاستی بەوەی کە کۆمەڵی کەسی مختەخەسیس لەو شتانان ینی بیان هێنن ئەمانە وا بکەن ینی شێونەوارەکە نەشێوێنن بەڕاستی سە جۆرێک لە شێوانی پێوە دیارە ینی ئێستا ئەبینی ئەو پەنجەرانەی کە بە قەڵاوەن ینی هەنێکیان ئەبینی ئەمانە دارن ینی ئەمە هی سەردەمێکی کۆنە بەڵام کە تۆ ئید ئەیکی بە ئەلەمنیۆم یا کۆمەڵێشتی تر ئەیکی بە ئاسن بەڕاستی ئەمە بوونێتی خۆی لە دەسەیە لە هەمان کاتە وایە یان نایانی ئەوە ینی ئەو دارە ئەگەر بمێنێتەوە بۆ پەنجەرەوە ئەتوانین بڵێن جوانترە لەوە یا ئەو کاشیانە یا ئەو خشتانەی کە لە کۆنا هەبوون بەڕاستی ئەمانە بمێننەوە ینی لە شوێنی خۆیان بمێننەوە بەو شێوەیە جوانکاری بۆ نەکرێکە ئەمە هی ئەمڕۆیە ئەمە تعبیرە لەگەلێک ینی چەندین ساڵە هەبووە بە تایبەتی هەولێریش کە قەڵای هەیە ینی هەرێمی کوردستان و بگرە شەرقی ئەوسەتیش بە قەڵای هەولێر ناوبانگە قەڵای هەولێر لانکەی شارستانێتە لە شەرقی ئەوسەدا و ئەتوان بڵێم لە مرۆڤایی چەچووکە قەڵاکە و شوێنەوەڕناسانی شارەکە و بەشی ئارکۆلۆژی بەش شوێنەوەڕناسی لە
زانکۆی سەلاحەدین باسیەکە نزیکەی 1000 ساڵ پێش ئێستاە بەڵام بەداخە حکوومەت هێرم بایەخێکی ئەوتۆی پێ نەداوە ئەکریا لە چاودێری قەڵای هەولێرا لە باتی ئەو دوکانانە کە ئێمە ئێستا بین کۆمەڵە دوکانی شوێناوەوانە بەڵام بەداخە ئەو دوکانی سەردەبین دوکانی ئەلەنە و بیناسازی لە چاودێری قەڵا ئەبینین ئەمە خەلە لە حکوومەت هێرمی کوردستان ئەبێ کۆمەڵە دوکان و کۆمەڵە تەرتیبات کە تەنسیقێک لەگەڵ شارەکە دروستکات کە تەنسیقێک لەگەڵ قەڵای هەولێرا دروستکات قەڵات 3-4 ساڵ پێش ئێستا دروست بووە نەخێر نازانم ئەمە سەر دوکانی قەڵایە بەڵێ بەڵێ ساڵی 50 ئەو دوکانانە ئێرە عرض بوو بەلەدیە دروستی کرد یەک دیواری دروست کرد لە دەوری قەڵاتێ لەگە دەورەی قەڵاتی یەک دیواری دروست کرد ئەو دوکانانانی لێ دروست کرد من لە ساڵی 6ەوە دنا ئەو دوکانانەمە حتا ئێستا بڵین ئەمانە تازان وانە کۆنین وەکو قەڵا کۆ نییە نا کۆن لە ساڵی 6ەوە دروست کرایەوە چەند ساڵ دەکا 6 ساڵ دەکا بەڵێ من مەبەسم لەگەڵ کۆنی قەڵایە لەگە کۆنی قەڵای نییە کاتی خۆی ئەمە عرض بوو لێرە عالم بەسەدا دەڕۆیش دەچوە لای تێراوەش هەر کەسێک دوکانی خۆیدانا ئەو دوکانایە کە بە قەڵاتی وەرسایە کۆنتترین دوکانە لە هەولێرێ بەری من مندار بووم ببینیم لێ ئێفخانە ئەوە تاس محافظی هەموو دوکان بوو هەموو دوکان من قەراتێ بوو ئازاوی ئەو دیوی خوارێ هەمان نێخست کردیان نەزادە و برینیان کرد ئەزە برنیش بوو مندار نمتان بەسەکەەوە مەسەلەکە لەوانی ئێمە پۆشاکی کوردی زۆر جوان هەیە ئێمە کەلتورێکی زۆر جوانی ئێمە بە کۆمەڵێک پۆشاکی خۆمان ناسی عرەزێکی لێبێ عرەزێک و پێشنگایەکی لێبێت بۆ خەڵکی کوردستانە یەک بێرانە هەست بکات لە کوردستانە هەست بکات لە پۆشاکی کوردیە هەست بکات هەست نەکات لە ئەوروپای بەڕاستی هەست نکات ئەمە بەشەکە لە ئەوروپا ینی من چی لە سپلیت و مبەڕیدە و چی لە پاکە ئەو شتە مۆدیارانە بکەم سری ئەوم لات مەسەرەن لە بەردەم فەرەنجی هەیە لە کوردستان پێویستم بە قاتی شاڵ هەیە پێویستم بە ئەوە هەیە کە برابادینەکەمان لە بادانێکەکەن بەیان ئەمە تعبیری لە کوردستان بەڕاستی ژیان لە قەڵا نەما بەداخەوە حکوومەت هێرمی کوردستان بە بڕیارێکی فەرمی ئەو ماڵانێک کە لەناو قەڵا بوون ڕاگوێزی کردن بۆ گەڕێکی کێوی ناوی هەولێری نییە ئەکریا ژیان لە هەولێرا بەردەوامی ئەکرا ئێمە بایەق بە هەولێر بدەن بە شوەیەک ینی تەخەسوس تامیکردنەوە و دۆشەکردنەوەی قەڵا هەولێر پێویستی بە شەریکەیەکی تەخەسوسە پێویستی بە شەریکەیەک نێزبووین لە بیناسازیابێ پێویستی بە شەریکەیەکە ینی ئێمە شەریکەی تەخەسوس لە یۆنان هەیە سەیرەکەی لە ئێرانە ئەو شەریکانە حکوومەت هێرم ئەوانەی بانکرا نەک شەریکەیەک بەڕاستی لە بواری بیناسازی ینی دوێنە چوومە ناو قەڵا هەولێر زۆر خەفەتم بۆ خۆ کە شەریکەیەک هاتووە ئەلەمنیۆم و ئاسن و شتی 2012 هێناوە بەڕاستی حەدیقە کاشی نالێم برامەوە ئەو نەوع تەعمیرە دیکۆرەی جوان بکرێەوەیە ئەڵێ شوێن با بڵێن شێوە کۆنەکەی جارانی پێوە دیار بێ بۆ ئەوەی ئەگە کەسێکی بێگانە بێەوە عین لەسەر ئەو تەختی دەی لەسەر ئەو شکلەی تعمیریکەنەوە چێزان چەند جوان دەرچوە هەمووی گۆڕاوە ینی کە ئەچیتە سەرەوە مشکلەکە لەوە ینی هەمووی گۆڕاوە وەکو کاکسەرە دوتی ینی ئەم شتانە کولتوری ئێمە زۆر گەورەتر لەوەی کە هەیە ینی کۆمەڵەشت هەیە لە هەولێرە ینی ئەو حیرانێکی ئێمە جۆمان لێ ئەمە زیندویەتیەکە بەخشی ڕۆژانە بە نەوەکانی ئێمە ینی ئێمە سبینێ ئەڕۆین بەڵام ئەی ئەوانەی کە لە پاش ئێمە بێ ئەمێنەوە بە ئێمە ئەڵێن چییان وە دەرێم لەسەر شێوە کۆنەکەیەوە هاتەعمیکە لەسەر شێوەی کۆن تەعمیل دەکرێتەوە هیچ ناتوانانی ئەمکن دوکام لەم قەلاتەیە ئەوەی کەی بینین باشە کە خەڵایەوانە شوێنەوارەکەشان تازە کردو بۆین هیچ نەڕوخێ دەستیان خۆش بێ بەڵام ئەگەر ئەمە مەسەلا ئەو گڵی کە ئێسایی بینین گوڵ وایە مەسەن دار وایە دیوەم نەگۆ نەمگوتم چار دەورێ هەمووی بە گوڵ بڕوە خەڵک لەسەر لە خۆی دادەنیشیتە نانەکراوە بەس ئاردەکەی ئێرکانە هیچ کە گورەکە لێشی نابیتن دارشان ساند بوو دارەکە هیچ بوو کاکە نۆژم بکرێتن بۆ نمونە گڵی بۆ بێن و ئەوانە یا مەسەلا ئەگەر ئینجانی گەوری بۆ بیتن با دەتوانێت ئەوها ببی احتیاجیان خۆرەکەی نوێ لە سەرەکەم بیگۆڕن خۆشەویستیمانە لەبەر وڵاتەکە دەرێوەڵە ئێستا کە ئەوە بزانە ئەوە شتی خۆی هەیە عملی خۆی وەستای خۆی حەدیقە چتونە ئەوانە هەموو قات بڕوە گولی لێ دەچین چی لێ دەچینی بەس بە چتی خۆی بی خەڵک بە خۆڕایەتەوە عزیزم ئەدی کو ئەو جاو گۆرەشین دەبی برام ئەدی کو لێرەشین بوو ئاردیوەی ڕەغنیە ئەدی کاکەوە دروست بکە بە لە دێنێ ئەودا دەروێش خۆڵەکەی وی نوێیە بەس خۆڵەکەی وی زۆر کەونە ئەتو ئێستابی خۆڵەکەی وێ بکە جارێک چاندیا دارەکەم وی شک بوو دەبی معناکەتی لۆی شک بوو کاکەدیەوەن دێرەشیان نەکردێت چاردەورەی قەراتی داریان لێ ڕوانندی هەمووی هەستا ئاخلەوێ خزایان کرد ناکرێ برا ئەوە لێرانە مراقی و چتی خۆی هەبی ئاودانی هەبی جەماعەتی ئاوباری ئەو دار و چتە وەچی ئاوی هەبی ڕاستەوانە با دروست بکرێ بە شێوەکی جوان هەمووی قات بڕوە هەر دار و هەر گولی چتی خۆی جێ خۆی هەبیتن وەچی ێرە بزانە هەمووی قاتعدیتت ئەوها بڕوە حرس خۆشی هەبیتن ئاودانی خۆی هەبی حەدیقەتی هەبیتن شتێکی زۆر جوانە داواکارین ئەو شتەمانە بکرێ ئەو قەڵاتە پیرۆستترین شتە
نوڵە هذه لو قصيناك كاك هذه ما بصرناك هاوڕێکمان لێرا قسەمان بۆ ناکاتوانە نازان بۆچی كاش لينا كرديا جماعات حموية جمعاني جلي خطبة ذكري لو خدوا جمعة جوا لو خد تجربة نناوي ده سوريا ولو خد يا خنابي بروا أو تعمير ذكري كوف كربوتك من بتوصل ئەزانی بۆ قەدەقەیە برای گەورم لەبەر وەی بازە شتێک ئاساری بەردەوام ئەزنەبی تێدایە بەردەوام حەز ناکەم تەسوورم کاوبرە بەردەوام ئەزنەبی تێدایە هەر ئەزنەبێک سەرپەرشی یەک عەمەلەی دەکا یەک کرێکار دەکا فیسەبیلی چی فیسەبیلی ئەو ئاسارەی یەک دەنگ ناتوانێت بۆ خۆی بە هەمووی لێ دەستێنن چەند جارەوە تا بۆڕیچیە بۆ لێرە دوو کوپەی دیتۆتەوە سێ دیتۆتەوە فەقیرەی یەک دانە لیرێ بردووە پشتیم لێ گرتۆکتوێتی لە وەرە داینێ و سارێ کاتوە سپی زامڕەش مۆنیکای ئەکسەر لە ئێستاندۆ بردوێتی بۆ خۆی کوپەکە یعنی ئەوە کێشەکەیە لێوەشەوە بۆیە کەس بۆی نەبسوورەتەوە لە منتەکە چکە هەموویشی تێدارکەن ئاساری دەبینەوە هەموو نەزەماتەکانی ئەزنەبی دەستیان تێدایە لەوەی شەریکیشن ئاسارەکە بن من بەڵگەمەیە لەسەرەوەی کە دوو کرێکاری بۆ ڕیچی کوپەیان دیتەوە لەگەڵ ئەوەی پاسکە لێیاندا دوو کوپاتە دەرێ دوو کوپاتە دەرێ لەو کوپەی فەقیرێک کابرایەکی لە زەزمانی خۆیدا نەبوو ئەو ڕۆی قوتاری بوو ڕزگاری بوو بەس ئەوەی کەیان فەقیرەی بردی لە ناو گۆری ناو پێڵاوی دەریانێنا پشتیم ریشی گرەزنەبێکە وتی داینێ 260 لیرەی تێرا بوو هەر 260 لیرە بە مۆنیکایەکی جامڕەشی سپی هات بردی ئێستا نازانم بۆ شوێ چوو من داواکاری هەمووشمان نەگیەکرد و ئەو دەرکانە نەکرێتەوە عتا نۆژەن دەکرێت ئەمە بەردەم دەواازەیەکی قەڵایە قەڵای هەولێر کە لە بەردەمەکەیە ئەشیای فرۆشتنوانیان داناوە و نازانم چۆن ڕێگە پێیراوە چونکەمە دەرگایەکە لە دەرگاکانی ناو قەڵاو بەڵام بە قفڵێکیش دایان خستووە. چۆن بزانین شاری هەولێر شارێکی کۆنە طبعا شارێکی کۆنە بە قەڵا بە هەنارێک چۆلی بەوانە شارێکی کۆنە دەڕنۆ ڕۆشنبیری تایە ئەمە خۆمانی زانین باشە ئەمە خۆمانی زانین چۆن کە کەسێکی بێگانە بێتە ئەم وڵاتەوە چۆن بزانێت شارێکی کۆنە بەس چیا بزانێت خدای چۆن نانی چۆن بیزانێت کە ئەمە شارێکی کۆنە چ معلوماتێکی ئیتێ تۆ چۆن مەسەرەن پێڵی ئەم قەڵایە قەڵایە کەونە زۆر قەلایکی کەونە طبعا چۆن ئای چۆن هەیە کتێب هەیە بەخوای کتێبەکەم نەوەڵە نەوخیدۆ بەس نانی وەکو معلومات ئەگەی چێپرسە لە جەناب بکاتۆ وەکو نەرمەندێکی شاری هەولێر باشە ئەگەی چێپرسا لە تۆکە بڵێ کاگدریس وەکو نەرمەندێک چۆن پێم مەڵی ئەم شارە کۆنە کە تۆ کتێبەکە نازانی چ کامەیە من نەزانم من نەزانم نانی کە پێم بڵێ پێ بڵم ئەم قەڵا لە ساڵی چەنەوە دروست کراوە قەدیمانانی احتیمالە وەڵی ساڵەکە نازای بەس نیەتێکی 800 سال زیاترە نانی نەک لە مێژ 800 نازانم بەس دروستی کردووە بەخوای نازانم چێ دروستی کردووە بەس بەڕاستی هەولێر شارێکی کۆنە و نانی شاری بابوو باپیرانە زۆر بەداخەوە هەستەکەی لە هیچ لە شارێکی حەزاریانی دەستەکەی لە شارێکی ئەسڵەن لە شارێکی مدێنێ با چادری باش با گەڕێکی تازەکان گەڕێکی مدێنە من بەڵام قەڵا قوچەتی خۆی بێت پیرۆزی خۆی بێت قەڵا هەست بکە خەڵک بەڕاستی لە شوێنێکە نی 1000 ساڵ لەمە بێژە هەست لەوە بکات 1000 ساڵ شوێن لەوا ژیان سەرچاوی ژیان بۆ ئێرە بەڵام ئەمە ئەوە بین سەرچاوی سێکەوەی نی سەدەی 21 ئەوە کە من تۆی بین بەڕاستی بەداخەوە لە وڵاتانە باوینەوە خەڵک لەوە من تەتەوە دیش بەکاردێن ئەوە مشکلەیەکە بۆ ئێمە مشکلەی ئێمە ئەوەیە یعنی ئێرە ئەتوانین بڵین پایتەختی هەرێمی کوردستانە وایە یعنی ئەبێت پایتەختی هەرێمی کوردستان تعبیر لە هەر هەموو کوردستان بکە یا هەر چوار پارچەی کوردستان بکە یا ئەگەر هەر چوار پارچەکەی نەکات تعبیر لە چوار پارێزگاکەی خۆمان بکە بە کەرکووک و بە سلێمانی و بە دهۆک و بە هەولێر خۆشیەوە جگەر لەو هەورامان و یعنی بگرە هەموو ناوچەکانی تری کوردستان یعنی ئەو شتە کللتوریانەی کە لە ناوچەکانی کە هەیە یا ئەو شتانەی کە ئەتوانین بڵین دانسخان یاخود نین کە دەگمەنن پێویستە ینی لە قەڵا هەبن بە قەڵام نارێ قەڵام نارە و شوێنە دەینەکان وەچی
معلوماتێک تێ لەسەر ئەوە مەسەرەن کتێبێک هەیە خوێندی بێتەوە ئەم قەڵایە لە ساڵی چەندان دروست کرا بێت وڵای ئێوە بزانم دێنێ نازانم وەڵام دێزانمە 8 ساڵە بەخوای بەرگەر شتاومانە بە 4,000 سال پێشستەیە تقریبا یەکێکەڵێ 8,000 ساڵ یەکێکەڵێ 4,000 ساڵ بەخوای بە 4,000 بزانە تاریخی کورد بەخۆی زۆری هەمووی دیار نییە کتێب هەیە لەبارەوە بەخوای نەمخینتەوە لە مەکتەب تاریخی با بڵێ مێژووی قەڵا بە تۆ وتراوە وڵا منی کەنە دایمە ئیرێ نازانم بەڵێ بەس نازانم تۆ زانی باشە تۆ لە کەنە داواتوانە ئەزانی خەڵکی لێری شوانێ لە ئەسڵا بەڵێ ئەزانی کی قەڵا دروست کراوە ئەگەر لەکەنە دابۆیشی بجێڕێتەوە پێڵی کەی دروست کراوە وەڵا نازانم قەت دەرسمانەوەی نەخیندە داوای لێ بردن دەکەم بەخوای وابزانم 2000 سەرەوە 2000 باشە بەس ئەگە کەسێکی بێگانە بێتە وڵاتەوە چۆن پێی بڵین ئەم شارە کۆنە مەسەن چۆن پێی بڵین ئەمە لە ساڵی ئەوە دروست کراوە ئەگەر لە تۆ بپرسێ بۆ نمونە تۆ هاوڵاتێکی لە شاری هەولێراشی بەخوای هیچ جوابم نییە کاتە ئەوە عمری 2012 ساڵە لە شاری قەڵا مەسەن چ تاریخێکیە نەخێت جوانە وەڵا نازانم نەیزانی نەخێ بەدەرێ بڵمە ناوەڵا بۆن ئەگە ئەجنەبێ لە تۆ پرسێ بڵێ تۆ خەڵکی شاری هەولێری تو نازانین کە قەڵا دروست بوو ئەم پێڵن ئەم شارە کۆنا تۆ نازانی چی پێ بڵێ ناوەڵا ئەگەرچی لە زۆربەی زۆری ئەوانەمان پرسی کە ئەگەر چۆن بزانین ئەم شارە شارێکی کۆنەوە چۆن بزانین قەڵا لە مێژەوە دروست کراوە زۆربەی زۆریان نایانزانی بەداخەوە کە ڕەنگە کتێبێک نەبێ لەم شارەیە بەر لەوەی بێتە ناو شارەکەەوە لە با بڵین لە مەتخەلی شارەکەیان لە دەواازی شارەکە پێشکەشەکەن و بڵێن فەرم و مێژووی شارەکەمان بخوێنەرەوە ئەوە بواە جگەرەوەی کە تۆ تەسکەرەکەتیانەیتێ و داغڵ بە شارەکە بی تویانیتە ناو شارەکەەوە کتێبێکیان پێشکە بە تۆ بکردایە بۆی هیچ نەبووە بوو زانایە قەڵاکەی دروست وایە کاتێکی شات ئەتان بینمەوە هەل لەسەر شاری هەولێر بەردەوامە بین.